یاریەکە تەواو بوو. ئیمپراتۆریەتەکەی شێخ لاهور کۆتایی هات. یاریەکە کۆتایی هات و ئیمپراتۆریەتە سیاسی و ئابووری و میدیایی و هەواڵگیرەکەی لاهور شێخ جەنگی بەکەمتر لە ماوەی هەفتەیەک هەڵوەشایەوە. چی ڕوویدا و چۆن لە ماوەی 24 کاتژمێردا هەموو شت کۆتایی پێهات. لە بەربەیانێکی زوودا بەر لەوەی کەس ئاگاداری هیچ شتێک بێت، بافڵ تاڵەبانی بە هاوکاری هێزی کۆماندۆی شێخ جەعفەر چوە سەر دەستگای زانیاری لە قەڵاچۆڵان و بەرپرسەکەی و چەند لێپرساوێکی دیکەی دەستگاکەی قۆڵ بەس کرد. هەواڵەکە بە خێرایی بڵاو بووە. هەمووان چاوەڕوانی کاردانەوەی شێخ لاهوریان دەکرد. هێشتا زۆرێک لە ئەندامانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی کۆن و نوێ نەیان دەزانی چی ڕوویدا. هەندێک لەوانە هاتنە پێشەوە بۆ ناوبژی، بەڵام لەگەڵ گوێگرتن لە بافڵ تاڵەبانی هەمویان کشانە بواوە. لە سەعات دەی هەمانش کۆبوونەوەیەکی تایبەت لە نێوان بافڵ تاڵەبانی لاهور شێخ جەنگی ئەنجام بدرا. لە کۆبوونەوەکەدا بافڵ تاڵەبانی ڕاستەوخۆ پێشنیاری واسێنانی هاوسەرۆکی خستۆتە بەردەم لاهور شێخ جەنگی، بەڵام بەتوندی داواکەی ڕەت نیو کاتژمێر دوای کۆبوونەوەکە لاهور شێخ جەنگی ڕایگەیاند گەلە کۆمەکەی لێ دەکرێت لەلایەن هێزە ناوخۆیی یەکیمیەکانەوە. لە وەڵامی ئەمەدا بافڵ تاڵەبانی بەفەرمی لە ڕێگەی میدیاکانی یەکێتیەوە خۆی وەک هەرۆکی یەکێتی ناساند و یەک لایەنە سیستەمی هاوسەرۆکی هەڵوەشاند. لە ڕۆژی دواتردا بۆ جاری دووەم کۆبوونەوە لە کۆبوونەوەی شەوی دووەمدا لاهور شێخ جەنگی بە داواکانی واسێنان لە هاوسەرۆکی ڕازی بوو. ئاڵای سپی بۆ داواکانی بافڵ تاڵەبانی هەڵگرت. هەمووان پێیانوە ئیتر شتەکان کۆتایی کرد، بەڵام جوڵەی بافڵ تاڵەبانی بۆ دەستگرتن بەسەر میدیاکانی لاهور شێخ جەنگی بەناردنی هێزێک بۆ سەر کەناڵی ئایپڵاس دەستی پێ بڕیاریش هەموو ئەو میدیانەدا بخات کە بە پارەی یەکێتی بەڕێوە دەبێت، بەڵام لە خزمەتی یەکێتیدا. هەر بەو شەوە زۆرینەی میدیاکانی نزیک لە لاهور شێخ جەنگی بارەگاکانیان پێچایەوە و چۆڵیان جوڵە خێرا و تووپڕەکانی بافڵ تاڵەبانی هەر بۆەوە نەوەستا، بەڵکو لە هەنگاوێکی خێرادا چەند بەرپرسێکی هەستیاری لە فڕۆکەخانەی سلێمانی گۆڕی کەسانی نزیکی خۆی لە جێگەیان دان. بافڵ تاڵەبانی تۆمەتی قورسی وەک بردەرەوەی ئاڵتوونی ئێرانی هێنانی دۆلار بۆ ئێرانی خستە پاڵ بەرپرسانی فڕۆکەخانەی سلێمانی هەر بەو هۆیەشەوە ئەو بەرپرسانە هەڵاتن و کوردستانیان جێهێشت. هاوکات بڕیاری دەست بەسەراگرتنی هەموو کۆمپانیا و بەرژۆ نەداراییەکانی لاهور شێخ جەنگیشی دەبێت کە خۆی دەبینەوە لە چەندین کۆمپانیای وای نیشتەجێبوون و جگەرە و ئۆتۆمبیل و بازرگانی و سکیۆریتی بڕیاردرا هەموو ئەوانە بخرێنە سەر ئیدارەی نیشت. ئەوە سەرەڕایەوە لە میدیا فەرمی نافەرمیەکانەوە بە بەردەوامی هەواڵی سکانداڵ ئاسایان لەبارەوە بڵاو دەکەن. لە ئێستادا ماڵی تاڵەبانی مەکینەیەکی ئەڵەمی دوایان خستۆتەکە بۆی هەرچی قاچاقچێتی و گەندەڵی و سەرانە سێوی و گشتبوو گوڵی کوردستانە هەیە بیخەنە ئەستۆی ئەو باڵە و وای نیشان بدەن کە خەڵکیان لە بانگێکی گەورە ڕزگار کرد. لە پێشهاتێکی نوێدا ئەمڕۆ قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت لەگەڵ ژمارەیەک لە بازرگانانی سلێمانی کۆبووەتەوە و پێی ڕاگەیاندون چیتر لە سلێمانیدا کەس بۆی نییە دەزوەردام بکات لە کاروباری بازرگانیدا. ئەمەش وەک ئاماژەیەک بوو کە ئەوەی تا ئێستا لە بازاڕدا کراوە ئەوان نەبوون و گۆڕانکاریەکانیش بە ئاڕاستەی چارەسەری ئەو کێشانەیە. هەر بەپێی زانیارەکانی دیپلۆماتی لە مەتبەخی سیاسی ماڵی تاڵەبانیدا گفتوگۆ لەسەر سیناریۆیەکی نوێ دەکرێت بۆ بەڕێوەبردنی یەکێتی و بەپێی سیناریۆکەش بافڵ تاڵەبانی دەبێتە سەرۆک و دوو جێگریشی بۆ دەدەنرێت کە ئەگەری زۆرە یەکێکیان کوڕێکی کۆسە ڕەسوڵ و ئەوی دیکەشیان سەرکردەیەکی کردکی بێت. هەروەها زۆرینەی مەکتەب سیاسی بۆنەکان دەگەڕێنرێنەوە بۆ مەکتەب سیاسی و ڕۆڵیان پێدەدرێت. هێشتا دیار نییە لە ئایندەی سیاسی یەکێتیدا چ ڕۆڵێک و چ پۆستێک بۆ لاهور شێخ جەنگی دیاری کراوە، بەڵام لە ماوەی ئەم هەفتەیەدا ئەوەندە زیانی پێگەێنراوە ئەگەر لە ناو یەکێتیشدا جێگەی بێتەوە توانای هەستانەوەی نەبێت.